دڵێم نەیچی بەنەی ئەم دڵماواکە بەدەفزەن من دڵێم بەدەفتۆ تۆ دڵم تاوکە بە ساوقی شەم دڵێم ساوقی شرابت کواو دەخێراکە بەوەی بەم وەزعە دڵشاد ئەڵێم بخوێنەوە بەزمێ بەرپاکە بەڕاست ناو یەختە کوردستانی جوانم گەلێ ژیر و نەترس و کڕژی ماون لەگوێ چەر نەبڕیا خوا و دەنگی سەڵوات لە بۆ پێغەمبەر و بۆ ئاول و یاران دەستان خۆش بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە خوای گەورە تەمەنی پێبەخشین لە شەوێکی تری پڕ لە میهری خودای پەروەردگار شەوێک کە ناونراوە بە شەوی قەدر شەوی زێڕین شەوی پڕ لە عیبادەت و پڕ لە پەرستەکان جارێکتر بێەوەی بەڕێز و خۆشەویست شادەبینەوە لە بەرنامەی سی گەوهەر خوای گەورە ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵ بکە سفرە و خوانی هەمومان پڕ بێ لە بەرەکەت و خۆشی. سڵی بکە گۆران زۆر سپاس. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان لە هەر شوێنێکەوە بینەری کۆتا پرۆگرامەکانی سی گەوهەر لە شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا و لە کۆتا شەوەکانە کە شەوانی قەدرە. ئەم شەویش با کۆمەڵێک بڕگە و بابەتەوە هاتوونێتە خزمەتمان ئومێ دەکەین کە بتوان بینەری بڕگە بابەتەکانی ئەم شەویشمان بن و لەگەڵمانە هاونشین بن. ئەزیزان پێشوی کە بچینە لای تەوەرەکانمان و زیاتر تەوەرەکەمان بناسێنین پێم خۆشە ئاماژەیەک با سپۆنسەرەکانم بم. سپاس بۆ MK شۆپینگ کە ناونیشانیان لە جادی کاک ئەحمەدی شێخە یا سەر و بازاری مزگەوتی گەورە و لە یەکەم دوکان و هەروەها باخان حیجاب کە ناونیشانیان لە بازاری ئەوباریکە لە نهۆمی دووەم دوکانی 190 و 120. خۆشەویستانم دیارم شەویش بە کۆمەڵێک شەوێک پڕ لە سرود و مناجات شەوێکی پڕ لە عاریفانە شەوێک پڕ لە قسە و باز لەسەر گرنگترین پەرستشتەکان لە شەوی قەدرە بە میوانداری زۆر بەڕێزان مامۆستا ئەدیب نەجیب بانخواس و بەڕێزان مامۆستا فاروق شەمسەدین سرود خوێن و هاوکات مامۆستا شێخکاوان دەبژەن مامۆستایان زۆر بەخێر بێن سودەت ئاوادان کردەوە. خوای گەورە تاعەت و عیبادەت و پەرستەکان لێ قبوڵ کە ئینشاءالله. خوای گەورە ئینشاءالله. مامۆستا لە جەنابتەوە دەست پێ بکەم چۆن لە قورئانی پیرۆزە باسی پەرستشتەکان کراوە ئەو پەرستشانەی کە ئێمە ئەنجامێدەین حەزەکەم پێناسەیەکین بۆ بکەین. بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورە لە جەنابتان و لە گشت بینەرانی بەڕێز لە هەر کات و سات و شوێنێکدا هەن. خوای ئەم شەوە پیرۆزانە بکاتە شەوی قەدر شەوی مێهر شەوی بەرەکەت و مەغفرەت و مەرحەمەتی خوای گەورە. سەبارەت بە عیبادەت بەڕاستی ئەگەر بێت و ئینسان کاگۆران لێی تێبگات عیبادەت ئەگەر کورتی کەینەوە لە پێناسەیەکی کەمە بریتیە لە شکرانە بژێری لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار لە گەنجینەی نەبڕاوەی پڕ مێهر و سۆز و مەرحەمەتی خۆیەوە بەخشیوێتی بۆ ئەم بەندەی و ئەمیش لە بەرامبەر ئەو هەموو نیعمەتەی کە خوا پێی بەخشیوە کەمێک لەو ئەرکەی سەرشانی جێبەجێ ئەکات کە بریتیە لەو شکرانە بژێریەی بەرامبەر بەو نیعمەتانە کە پەروەردگاری مەزنی پێی بەخشیوە. واتە تەشبیه نەبێت بە نمونەیەک تۆزێک کەمێک زیاتر ڕوونی بکەینەوە ولله المەثل الأعلى. ئەگەر بە کەسێک بڵێن
دەستێکی شاراوە پەنهان کەسێکی نادیار هەیە هەموو ممتەلەکاتی حەیات هەموو مستەلزەماتی حەیاتت بۆ دابینەکە هەر لە پارە و لە خانوو و لە سیارە و لە ماڵ و لە بیمەی تەندروستی و لە خوێندن و لە هەرچی پێداویستی تۆ هەبێت ئەشێت ئایا ژیری ڕێگە بەمە ئەدات ئەم مرۆڤە لە کاتێکە ئەو هەموو دیاریە جوانە بە نرخەی بۆ ئەنێرن ئایا چ ژیرێک ڕێگە ئەدا کەسێک نەگەڕێت بۆ دۆزینەوەی ئەم دەستە پڕسۆز و خێر و میهرەبانە وە پاشان یعنی چی ناو ئەنەی ئەم هەموو نیعمەتەی بۆ بێت ئەم نەیەوێت و نەزانێت ئەم کەسە کێیە پاشان ئەگەر زانیشی کێیە ئەوە پێی ئەڵێن فڵان کەسێکە ئایا دیسان ئەمە چ بێوەفاییە کە ئەم کەسە زۆر خەمساردانە بێ ئەرزشانە مامەڵە بکات لەگەڵ ئەم دەستە پڕخێر و میهرەیە و ئەم کەسەیش یعنی ئەمە وەکو بڵێ تەواو بیدەین بە دڵمان ئەم کەسە داواکاریەک یان چەند داواکاریەکی بەسیتی هەیە لەم کەسەی ئەکات لە کاتێکا چەندین ساڵە خزمەتی ئەکات و ئەم هەموو دیاریە نەبڕاوانەی پێ ئەبەخشێت ئەم لێرە چەند داواکاریەکی کەمی لێ بکات شتەکان زۆر کەم بێت بچووک بێت لە ئاست ئەو هەموو چاکە و گەورەیەی کە ئەم کەسە کردوێتی دەی ئەم کەسە بڵێت و نایکەم و کاتم نییە و بۆم ناکرێ و تااقەتم نییە و ئێستانا و جارێ زووە چی بەم ئینسانە ئەوترێ دەی لە کاتێکە خوای گەورە چی بە ئێمە نەبەخشیوە وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها خوا ئەو هەموو نیعمەتە جوانەی بە ئێمە بەخشی ئەگەر سەیری وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون بەس تەنیا تەمەشای جەستەی خۆت بکەی ناتوانی نیعمەتەکانیان بژمێ هەر پەنجەیەکمان بە هەموو دنیا ناگۆڕینەوە دەی فەکەیف بۆ ئەو هەموو ئەندامانەی تری جەستە فەکەیف بۆ ئەو هەموو نیعمەتانەی ناو و دەرەوەی خۆمان دەی لە بەرامبەرا خوای گەورە داواکاریەکی کەمی هەیە لە شەو ڕۆژێکە ئەگەر تۆ سەعاتێک عیبادەتی بۆ بکەی لە نوێژەکانتە لە ساڵێکە چەند سەعاتێک مانگێک توانیت بە ڕۆژوو ببە پارەت بوو ساڵی جارێ زەکات بە لە هەموو تەمەن تا جارێک سەردانێکی ماڵەکەی خۆی بکە کەواتە دەستخستنی ڕەزامەندی خوا کارێکی هێندە قورس نیە لەسەر مرۆڤەکان بەڵام مرۆڤەکان کەم تەرخەمن مامۆسا دڵی ئەوێ کاگوەرە یعنی خوا 23 سەعات با بڵین ئەدا بەخۆت 1 سەعات بۆ خوادانێ ئەمە ڕێک ئەگەر تەشبیهەکەمان دروست بێت ولله المثل الأعلى ئەمە ئەو داواکاریە کەمانەیە لە بەرامبەر ئەو هەموو ناز و نیعمەتا کەم کەسە بەخشی پێی بەڵام ئەم ئەڵێ کاتم نییە و تااقەتم نییە و بۆم ناکرێنەوە خزمەت کاکفاروق دووبارە بەخێر بێنەوە ئێوە چۆن لە شەوانی قەدرە ئەڕوانن و بەتایبەتیش لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ پێی کە زیاتر لە خزمەت مناجات و لە زیندوکردنەوەی شەوانیان بە ڕەنگە سرودی ئاینی و بە جۆرێکی تر لە عیبادەتکردنی ئێوە چۆن ئەوە بینن بەر لە هەموو شتێ من سڵاو و ڕێز و حرمەتم هەیە لە خزمەتی جەنابتان و تەواو کارمەندانی کەناڵی پەیامە و هیوادارم خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ حرمەتتان زیاکە عیززەتان زیاکە ئینشاڵڵا بۆ خزمەت بە دینی خۆی و بە دینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مانگ ڕەمەزان مانگێکە کە جیاوازە لە مانگەکانی تر مانگێکە کە دارای حاڵات و ئەحواڵێکی ڕۆحی و عرفانیە کە ئینسان و مرۆڤ تایە ئەبێت تام و چێژ و لەزەتی تیا ببات لەو مانگە مانگی دوعایە مانگی پاڕانەوەیە مانگی سکاڵایە مانگی بەو مەعنا کە ئەفەرمێ ئەی میێوانداری بە ڕەحم و ڕەحمەت میێوانی سفرەی ڕەمەزانی تۆم عمرێ هەر تەنیا بۆ سفرەی تەن بوو
واو پەشیمانی عمری بەفیڕۆ لە کەلێکەوە بەخۆ کێشکردن دڵەی دڵمردووی لە ژێر مەینەت کۆم لە نوربارانی لەیلەت القەدرت بکەرە و چاوی دڵی ڕەنجەڕۆ ئیشاء الله خوای متعال بیکە ئەحواڵێک ڕومانتیەکە حاڵێک ڕومانتیە بکات کە ئەو بکەرە و چاوی دڵی ڕەنجەڕۆمە ئیشاء الله دڵگای دڵ و دروونمان باز ببێ و ئەو ئەحواڵەکە مورد پەسەندە خوای متعالە لە دڵمانە جێگیر ببێ و دەرگای دڵمان باز ببێ ئینشاء الله. کاک شێخ کاوان تۆش بەخێر بێی سەرچاوەکانم خوا بەخێر بی لەکەی و خەریکی ژەنینی دەفی قوربان لە ساڵی 2005 ساڵی 2005 خۆڕاست فێربوویان تەکێمان هەیە ئەمە هەر لە تەکیەکەی خۆمان الحمدلله سپاس بخوا وەڵام مامۆستا فاروق حەزەکەین جێمان لە یەکەم قەسیدە بێ ئینشاء الله توان فەرمون ئینشاء الله. شنوی نشأی نشانه شنوا بو من لکوزاردی لقل بای بر بیانا بوم در کوت کبویاردی همو ایشی دلی ریشم اواب و خاک سارش بو خوایم دوای چون لبوی مشکی تا تاردی ممانگی یک شوی ججنی وزالی دوست شبهنم ممانگی یک شوی ججنی وزالی دوست شبهنم لريما نو بناو شني سنكي فيكي رهواردي لجيكي نديري واو كنازانم ششفينيكا دماو دنبوني خوشي دڵکەشی دوکانی عەتاردێ تنۆکی ئەی سووری فرمێسکم نەقی بیمۆری جەمشیدا لە لەعلی ئاڵی ئەو لە چاوی خوێنباردێ دڵەوە شیاریە ناوی پەرتەوی حوسنی ئەزەڕ لێرە تەجەلی دەم بەدەم هەمدەمی قەلبێکی وشیاردێ ئەوەی هیوام نەبوو بێتە خەوم بە بێداوری تەماشاکەن چ فەیدێکا لە سایەی بەختی پێداردێ فتشا بسر حرشا بروديني بچنو يكا لم كاربو بكارين كارودي كسي ابنو جاون شباوشي اوبو بير بسر بقدي يتر دريان يوزاتا شدون تزير سردار بي اگر توزي اگر توزي لتوزي في بكات شاوي نابينا يبتلو شاوزر تشتغل لتاوي اهلي بصار وندر دوري تيمك حاجي بقودا
ذكري
خدمت آيتي من كانكم لا تقرصا لخدمت خالقي من كانك سيدي أولاد آدم خاتم پیغمبران سيدي أولاد آدم خاتم پیغمبران شفيع حول زمانه رضوي رضوانك شفيع حول زمانه رضوي رضوانك شوي أسراك بردي حضرتي روح أمين هاجر فرض خلاتي صاحبي قرآنك وبإمامي جميعي أنبياكم بأنماط يا رحمن فرموا طاهري دورانك يا رحمن فرموا طاهري دورانك حزين ستاو لعشقة أي نسيم باخدين وحزين ستاو لعشقة أي نسيم باخدين أي حكيم حافظانه دفع بوستانك خوشدن باتو بدنجي صلوات صلوات بالرسول تخوى حزكاوت اللهم صل على دستان خوش يا اخوان دستان خوش وبخير بينا ومصاجع يا اخوان جنازة مشيني لا ركلام برسالة مصطفى كنجارة والله ترى در هنا لازم اي ركلام ماني تويد زۆر باشە ما مصطفى کەسانێکی زۆر ئەیانێ ئەم شەو پیرۆزانە زیندوو بکەنەوە هەندێک کەس ئێستا لە ماڵەکانی خۆیانان هەندێک کەس لە ماڵەکانی خوای گەورەدەن ڕەنگە بپرسن باشترین عیبادەت چێک لەم شەوانەیە بیکەین لەم شەوانی کە قورآنی پیرۆزی تیاتۆتە خوارەوە کەسانێکی زۆر بەپەرۆژن ئەو شەوەیان بەنسیب ببێ ئایا قورآن خوێندنە زیکرکردنە دوعاکردنە کامیان باشترین عیبادەتە بۆ موسڵمان لەم شەوانەدا والله چەمکی عیبادەت لە دینە ئەوەندە فراوانن بەڵێ لە هەر کامێکیان ئەچیتە خزمەت هەر کامێکیان ئەڵەی ئەمە ئەگەر دروست بێ ئەڵەی باشترینە لە هەندێکیانە ئەڵەی ئەمەیان ناکەم ئەمەیانەکەم ئەمە ئەجری زۆرترە ئەڵەی من باشە عیبادەت دوعام زۆر پێویست نیە لەم شەوە ئەی نوێژکردنم زۆر پێویست نییە ئەی زیکرم زۆر پێویست نییە بە تایبەت لە شەوێکی وەکو ئەم شەوە سەڵەواتم زۆر زۆر پێویست نییە یعنی ئەگەر تەمەشای بکەی وەکو عارفان ئەفەرمون فریای عیبادەت ناکەوی لە هەموو تەمەنتا نەک تەنیا لە شەوانی عیبادەتە یعنی الواجبات أكثر من الأوقات ئەرکەکان زۆر زیاترە لە کاتەکان یعنی زۆر بەخێرایش بڕۆی لە هەموو تەمەن هێشتا بەشی عیبادەت ناکە بۆیە زۆر خەسارە ئێمە بڵین وڵات تەنیا ڕەمەزان و لە ڕەمەزانیشا ئەم چەند شەوە لەم چەند شەوەشا تاکەکان لە تاکەکانیشا چڕیکەینەوە لە 27 زۆر مبارەکە ئەم هەوڵە زۆرانە بەڵام زۆرترین کار بکەین زۆرترین کات
لە عیبادەتا سەرفیکن. جا ئیتر چی وتوانی یەکێک لەوانە زۆر گرنگە لێرە ئێمە بیری خۆمان و خەڵکی بخینەوە. دین تەنیا عیبادەتی شخصی نییە. ئەمە زۆر نقطەیەکی مهمە. ڕوونی کەیتەوە بۆ بینەرە. باش تۆ قورآنە خوێنی زۆر مبارەکە، هەموو حرفێکی لایانی کەم لە کاتی ترا دەخێرە، لە ڕەمەزانە هەفتا خێر، لە شەوی قەدرا بە هەزاران خێرت بۆ نووسرێ. ئیعتیکاف زۆر گەورەیە، بەڵام تەمەشای دین کە چەندێک گرنگی داوە بە بواری خزمەت بە کۆمەڵایەتی و بە خزمەت بە خەڵکی. چۆن؟ پێغمبەر صلی الله علیه وسلم فەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس. باشترین کەستان ئەو کەسەیە کە بە سووترینە بۆ خەڵکی، حتا نافەرمێ بۆ مسلمانان، نافەرمێ بۆ ئیمانداران. ناس ئیتر دیندارە بێدینە دینێکی تری هەیە، تۆ بچۆ خزمەتێکی پێ بکە. لە ئەو حەدیسەی ترا کە ئەفەرمێ بچی بەدەم پێویستی مسلمانێکەوە خێری زیاترە لە یەک دانە مانک. سبحان الله، یعنی ئەو حەدیسە چەند عەجیبە. ڕەنگە هەموویمان بیست بێ، بەس پێویست بەوە کە قوڵ ببینەوە تایە. باشانی باش جۆرێک لە عیبادەت ڕەنگە ئێمە پشتگوێمان خسبیان بە عیبادەتی نەزانین و گرنگی پێ نقطەکە. بۆیە من حەزم کرد وەکو بدەیت لە چەند هەدەفێک لە چەند عیبادەتێکی فەرامۆش کراوە. ئەو کاتەی مسلمانێک پێویستی بە جەنابتە، کێشەیەکی هەیە، هەژاریەکی هەیە، نەخۆشیەکی هەیە، دڵتەنگیەکی هەیە، بچی بەدەم ئەوەوە خێری زۆر زیاترە. والله ئاعلم لەو عیبادەتە شەخسیە بە نەسی ئەو حەدیسە کە ئەفەرمێ خێری لە عیبادەتی یەک دانە مانگ لە مزگەوتەکەی منە کە خێری یەک نوێش بەرامبەرە بە هەزار نوێش. یەک مانگ شەو نوێش بکە، بە ڕۆژوو بە قورئان بخوێنە، ئەوە گرنگترە کە بچی پێویستی مسلمانێک جێبەجێ بکەی. ئەمە من كان في حاجة أخيه كان الله في حاجتي. يعني ئێمە وەزانین عیبادەت بەس تەنیا بازنەیەکی بڵین بچووکە داخراوە. هەندێک کات بەهۆی من كان في حاجة أخيه بڕۆ پێویستی مسلمانێک جێبەجێ ئەو قسەیە ئەەکەم لە خزمەت جەنابتە من، یعنی ئێمە ینی دینمان تەنها لە پرسە شخصیەکانە، ینی ڕۆژ و نوێژەوانە هەمووکە بۆ قەبری خۆمانە. دین معاملەی لەگەڵ خەڵکە، ینی ئێمە خەڵکانێکە بینین لە بازار کاتی فەرزەکان دوکانەکەی داخاوە چێ بۆ لە پێشی، بەڵام لە دواترێتەوە دوکانەکەی خۆڵی خەڵکە بڕێ. ئەمە معاملە ئێمە زۆر خراپە. کەواتە قسەی تۆ زۆر جوانە کە ینی ئێمە هێندەی کە عیبادەتی شخصیەکەین گرنگی بدەین بە بەرامبەرەکان، بە کەسەکان، بەو کەسانەی کە بەڕاستی لەم مانگەیە نەدارن نەبوون. یعنی ئەمە بخۆی عیبادەتێکی گەورەیە. زۆریش کا گۆران، یعنی هەندێک کات یعنی عەرزم کردن عیبادەت جۆری زۆرە. ئێستا لێرە ئەم عیبادەتی جەنابتان هەموو ئەو کارمەندە بەڕێزانش عیبادەتێکی زۆر گەورە و پیرۆزە. بۆ ئەم کاتە و بۆ ئەم شوێنە ئەمە زۆر مبارەکە. بەڵام ئایا هەر ئەمە ئەی دوای ئەمە جەنابەت ئەتوانی چەندین عیبادەتی تر بکەیت، وە لەو کات و شوێنە چی پێویست بوو، وە چی و توانی، وە کێ پێویستێکی هەبوو. هەموو ئەو حەدیسەی ترمان بیستووە کە کەسێک چوو ئاوی دا بە گیاندارێک خوای گەورە خستێ بەهەشتەوە، بۆ لەوێ ئەو عیبادەتە زۆر پێویست بوو. یعنی بە پێی کات و شوێنەکانە گۆڕێ، بە پێی حاڵ و مەقام، بە پێی پێویستی. ئەمە زۆر مهمە. ئێمە وا نەزانین عیبادەت تەنیا ئەم یەک دوو شتێ لە چەند شەوێکە قەتیسی کەین و تەواو. یان ئەفەرمێ من فرج عن مسلم كربة فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة. يعني تۆ ناڕەحەتێک لەسەر یەکێک لابەری، خوا ناڕەحەتی قیامەتە لەسەر لابەری. ئەڵە زەردەخەنەیە بەرامبەر براکەتەوە چاکێ. یعنی چەندێ مهمە ئێمە لایەنی کۆمەڵایەتی لە دینە گرنگی پێبین کە ئەمە چەمکێکی زۆر گەورە عیبادەتە. ئەینجا دواتر طبعا ئەمەش پێویستی بە عیبادەتێکی شخصی ناخە. ناکرێ ئیمامی غەزالی فەرمێ ناکرێ ئینسان وەکو دەرزی وابێ هەر جل بدوورێ و خۆشی چی لەبەرانە بێ. ناکرێ ئینسان هەر قسە بکە، هەر خزمەتی خەڵک بکە، بەڵام عیبادەتی شخصی نەبێ.
جا مامسا الشوانە لە مزگەوتەکەی خۆمان مامساکەم جارێ ئەڵێ هەڵە کاکە ئەمەی کیکەنەوە سونەتە یعنیان بۆ شەوانی قەدر باشە نەک ئەوەی کە بڕۆی بخەویتەوە وەڵا لەبەری شەوی قەدرکردوە نوێژی بیانیەکە بفەوتێ ینی سێریکە زۆر جارە فەرزەکانمان بیرەچێتەوە ئەوەندە هاندراین بۆ ئەوی کە سونەتەکان زیین بکەینەوە فەرزەکەی خۆمان بیرچۆتەوە چەندێک گرنگە ڕاستەنگیە یعنی زۆر ضرورە ئێمە حەجمی شتەکان و خۆی وەربگرین ئێمە یعنی دیقەت بی حتا جەروە لە مزگەوتەکانە بەداخەوە چەندین فەرز کرد ئەکرێ بە قوربانی سونەت مەسەلەن برایەتی فەرز نییە دەی لەسەر جاروە شتێکی کەم هەندێشتی ئەو کەسم بەدڵ نییە یان لە خۆمەوە کۆمەڵێک تەویل و کۆمەڵێک تەفسیر ئەەکەم بۆ ئەو کەسە ئیتر وای لێکم سەلامی لێ نەکەم جەروە بۆ بەداخەوە یان لەسەر تەسبیحاتێک سونەتە بیکەی یان نەیکەی ئەی باشە چۆن لەسەر سڵاواتە دوای بە لەسەر سەڵاواتێک لەسەر فاتحایەک لەسەر اللهم رب هذیەک لەسەر شێوازی دەستگرتنەکە دەی ئەمانە هەموو شتی جوزئی و لاوەکی ئێمە هاتووین ڕۆحی شتەکانمان کوشت بە چەند شتێکی ئەتوانین بڵین زۆر جوزئی یعنی عیبادەتەکانیشمان بەم جۆری لێ هاتوین کۆمەڵی عیبادەت زۆر گرنگە زۆر مبارەکە بەڵام ئێمە نازانین عیبادەتانێکی تریشان زۆر زۆر گەورەترن لە کات و شوێنی خۆیان تۆ بچی کێشەی مسلمانێک حەل بکەی تا بەیانی شەو نوێژ بکەی بەقەدەر ڕەنگە چەند لە حەزەیەکی ئەویا خێرت نەگا جەنابەتە فەرمووی ئەم جوملەم بیر نەچێ لە کاتی بانگەکە ئەچێ نوێژ ئەکا زانی نوێژ قسێکی زۆر جوانەیە ئەڵێن نوێژ لە دوای نوێژەوە دەست پێەکە زۆر جوان ڕۆژوو لەکەیوە دەست پێەکە لە دوایەوەی کە ڕۆژوو تشکان ئەی حەدیثەکە نافەرمێ خوا پێویستی بە برسێتی تینوێتی عەبد چییە ئەگەر هاتوو ئەم ڕۆژوەی دووری نەخستەوە لە گوناح و لە تاوان ئەی نافەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەی نافەرمێ إن المؤمن ليدرك بحسن الخلق درجة الصائم القائم بە ڕەوش جوانی ئەگەیتە پلەی کەسێک کە بە شەو نوێژەکات بە ڕۆژ بە ڕۆژ خۆش مامۆستا گەندینەوە خزوەت مامۆستا فاروق پێشەوەی دەستکەین بە قستێک پێم خۆشە بۆی بەڕاستی دەنێکی پرۆخۆشت هەیە حەزەکەم شەو گوێم لە زۆر مناجات بێ بۆی کاتەکە بەشی بکە حەزەکەم قەسیدەکان تۆزە کورکەیتەوە بۆی فرێ چەند قەسیدەیەکی تر بکەوین یعنی لە خزمەت تابین نتوان فەرمو قەسیدەیەک لە خزمەتانە ئەگەر ئەکرێت سەوتی ناو زیاکەن برایانی خۆشەویست سەوتی ناو کەمێک زیاکەن سپاسانەکەی مامۆستا بە زۆر جار تۆزە نۆیز دروستەکە بۆیە سەوتی باش دەستماچەکەم قوربان سەر بەبێ سەودای سوتێنەر وەک سەوڵم بۆ چیا دڵ بەبێ علمی لەدونی تاوسی چۆڵم بۆ چیا سەر بەبێ سەودای سوتێنەر وەک سەوڵم بۆ چیاو دڵ بەبێ علمی لەدونی تاسی چۆڵم بۆ چیاو گەربەگەنجی ڕێگە نەبڕێم شان بە شانی سارەکان لە شێکی پیر و پۆسیۆ چنگی خۆم بۆ چیاو چەندە وەسفی نابەجێم کەن نامەوێ بێست و دەلام وەکەڵێن خۆشە لە دوور دەنگی دەوڵم بۆ چیاو
بعثت لمس دركي معنوي خوينا بخشي فيهم بلمسو عزت دركي معنوي بفهم عيب وعباي فشوف sardo sorrimen bola bocia agar destakanım bıbrım her vaku mensur alayım dılka cegay hak neytir چند وصفی نام جم کرن نام به سودنا وقال خوش ندور دنگی دور بوچیا صدقه را شکر مریدی شاه حسین شاي كسلان من وابن سر امر قرصا في الجدوم بوچيا كسيتاب للب مغزي مشكلة بلا ويالي واتميتر ريقاي سرك جوشكي نبي من ذرك تعلم بوچيا دلك هوشكي نبي شي شي بتعلم بوچيا مامۆسای گەنیا خاوە خێر بێن مامۆسای بەڕێز هەموو کات ئێمە پێغەمبەر قودوەمانە لە هەموو شتێکە ئەگەر بیکەین بە قودوەی تر سەرکەوتوی دنیا و قیامەتە بین پێغەمبەری خوا چۆن ئەم شەوانی زیندوو کردوتەوە والله جا زۆر جار ئینسان شەرمەکەی گرێ کە بێ بە باسی پێغەمبەر بکات صلی الله علیه وسلم بەڵام دوجار ئێمەش قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئێوە ئەگەر خواتان خۆش ئەوێ شوێن پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم ئیتر ئەو کاتە خوا ئێوەی خۆش ئەوێ جا ئیتر شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە شوێنکەوتنەکانی دڵە بە دڵ بزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن دڵێکی بووە و ئەم تەنیا کا گۆران زۆر گرنگە ئینسان تەنیا عیبادەتە جەستەیە ڕووکەشەکان نەبینێ پێغەمبەر صلی الله عليه وسلم كان أجود الناس لە ڕەمەزانە سەخاوەتمەندترین کەس بووە پاشان قورئانێکی زۆری خوێندووە و لە خزمەت حەزرەتی جوبرەئیلە قورئانی خوێندووە و ختمی کردووە و ئیعتیکافی کردووە ئەو شەوانەی ئەخیر ئیتر ئەم دەشەوە بە تایبەت ئەم دڵەی ڕەبت کردووە بەخواوە یعنی هەر ئەوە نییە ئیعتیکافێک عیبادەتێ قورئان خوێندنێک تەنیا کەلیماتەکان بێ تەنیا لە مانەوەی بێ لە مزگەوتە زۆر موهیمە بۆ ئەو دڵە بگەڕی
چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵی خاڵص و صاف کردووە لەم شەوانە و ئەم کەسەش تەقلیدی ئەو کات و ئەو عیبادەتانەی کە تەشریفی کردوێتی بێفاسیلە بۆ زۆر کەم خەوتووە و هەموو کاتەکانی تریشی لە غەیری ڕەمەزانیشا پڕ عیبادەت و پڕڕەبت بووە بەخواوە جا لە ڕەمەزانە زیاتر دابڕانێکی بۆ لە ماڵ و منداڵ و لە خێزان و لە خەڵک و لەمانە ئەو کاتەی زیاتر تەرخان کرد بۆ قورئان خوێندن بۆ بەخشین بۆ ئیعتیکاف بۆ نزیک بوونەوە لەگەڵ ئەسحابە و پارشێ و بەربانگی لەگەڵ سەحابەکانە ئەکرد ئەمانە بەڕاستی زۆر گرنگن کە لە دیوە زاهیرەکانەوە بچی بۆ دیوە مەعنەویە شاراوەکان بۆ ئەو دڵە بگەڕێی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵبەتە نایدۆزیتەوە هەڵبەتە هەر پێی ناگەی بەڵام زۆر گرنگە بزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن دڵێکی بووە یعنی زۆر ئێمە زۆر حەدیث هەیە ڕەنگە لەبەرمان بێیان بیست بێتمان زۆر ئاەت یان هەیە چەندین جوزء یان هەموو قورئانی لەبەرە بەڵام زۆر لەم ئەمانە زۆر مهمن زۆر پیرۆزن بەس خۆڵ ببیتەوە شۆڕ ببیتەوە بۆ ناو ڕۆحیەتی ئەمانە بۆ ئەو مەحەبەتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بوویەتی بەخواوە حتا جارێکیان پیاوێک گێنن ئەم پیاوە سەرخۆشە سەحابەیەک لی تۆڕابێ ئەڵێ ئەمە چییە دەی هەموو ڕۆژێکارە یێنن بە سەرخۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لێی گەڕێن ئەوە خوا و پێغەمبەری خوای خۆش ئەوێ یعنی سەیری ئەم دڵەکە کە پێغەمبەر بوویەتی صلی الله عليه وسلم ئەمە نقطەیەکی زۆر گرنگە ئێمە لە ڕەمەزانە بتوانین کە فەرمێ من قامە ڕەمەضان یان تەراویح یان ئەم شەوانەی قەدر ئیمانن و ئیحتیسابن هەردووکیان ئیمانێک و یەقینێکی تەواوەتە بە بەرامبەر بەخوا و پاشان بە تەمای پاداش بی لەو ئەرکەی سەرشانت جێبەجێت کرد ئینجا ئەمە ئەبێتە هۆکاری لێخۆشبوونی گوناهەکانت بەڵام چی ئەوێ ئیمانی ئەوێت تەنیا عەمەلەکە نییە تەنیا قامەکە نییە ئیمانن و احتیسابن ئیمان احتیساب کەواتە موسڵمان زۆر ضرورە بەمەی کە سەفای ڕۆحی هەبێ سەفای دەرونی هەبێ تەقلیدی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەبەرکردنی حەدیسەکانی کافی نین جارێکیانە فەرمێ دابنیشن و گوێ بگرن بە سەحابەکانە فەرمێ لە ناو مزگەوتە سەحابەی وابوو لە دوورەوە گوێی لێبوو لە جێی خۆیان دائەنیشت بۆچی چونکە فەرمووی پێغەمبەر فەرمووی دانیشن ئەمەیەش سنەت زیندووکردنەوە ئەمەیە کە فەرمێ من ئەحیا سنەتی عند فەسادی ئومەتی لە کاتێکە کە خەڵک بێئاگان و خەڵک خامۆش دابڕاون لە سنەتەکانی من لە حەدیثێکا فەرمێ ئەجری 70 شەهیدی هەیە لە حەدیثی ترا فەرمێ پاداشتی 100 دانە شەهیدی هەیە دەی یەکێک لەو سنەتانە ئەم سەفای دڵەیە ئەم دەرکردنی ڕق و ئەم دووبەرەکی و ئەم تەقلیدی پێغەمبەرێ صلی الله عليه وسلم لە ڕۆحە لە ڕۆحیەتە مامۆستا هەمیشە ڕەمەزان بەرەکەتێکی زۆر تایبەتی هەیە ینی بمانە و نەمانەوێ ڕەنگە پێش ڕەمەزانیان دوای ڕەمەزان ئەو گرم و گوڕێمان نەبێ بۆ عیبادەت ئەمە ڕاستیەکە تانات ئەو کەسانیش کە زۆر دیندارن جاری وە ئەم ساردیان تێکەوێت مەسەلەکە ئەوەیە تا چەندێک ڕەمەزان دەرفەتە بۆ موسڵمان و بە تایبەتیش ئەم شەوانە ینی با ئەگەر ساردێکمان هەبوو بێ ئەم شەوانە تەرخان بکەین تۆزێ بۆ بەخۆداچوونەوە بۆ سافکردنی زەینمان بۆی کە دڵمان پاکێنەوە لە ڕق و لەکینەوە هەندێک عیبادەت بکەین ینی شەو نوێژە قورئان خوێندنە زیکرکردنە هەر شتێک لەوەی کە تۆ ئەتوانی بیکەیت مامۆستا نورسی ڕەحمەتی خوای لێبێ زۆر جانە فەرمێ لە ڕەمەزانە بۆچی خەڵکەکان دڵیان خۆشە بێ چونکە سەرزەوی هەمووی وەکو مزگەوتێکی لێیە ڕاستە یعنی لە هەموو شوێنەکە چەند جوانە دوو گەنجە بینیەم ئێوارە خورما و ئاویان گرت لە سەرجادەکانە لە ترافیکەکانە خەڵکی ئەو هەموو ئیفتارە ئەو هەموو بەخشینە ئەو هەموو ئەوە تا شەو
ئەم کاتە بڕۆ دەرەوەڵی ڕۆژی نیوەڕۆیە مەهماکان ئەگەر خەڵکەکان عیبادەتیش نەکەن دڵت خۆشە ئەمە بەرەکەتێکی ڕەمەزانە خەڵکێک چاوەڕێی پاشێ و بەربانەکە و ئەم کاتانش بە سادەیی نەڕوە زۆر گرنگە تۆ ئەمانە خێرا ئەڕۆن هەموو چرکەیەک ئۆفەرێکە لە حیاتە جا لە ڕەمەزانە و لەم شەوانەی ئەخیریشە ئەم ئۆفەرانە چڕترە بن زۆرترە بن خێرا ئەڕۆن دقات المرء قائلة له بأن الحياة دقائق وثواني ترپە و لێدانەکانی دڵ پێتەڵێن ژیان چەند دقیقە و چەند چرکەیەک ئەگەر ژیان سەیرێکەی لە چەند ساڵێک و وردیەکەی تۆ دواتر یێتە 100 دقە و سعات هەموو چرکەیەکی سعاتەکەت کە لێ ئەدات ئاوا تەمەشایەکەی ئەوە دقەیەکتە لە باڵانسی تەمەنم کەمی جاوام ساکە ئۆفەری ڕاگەێنن لە مارکێت هێبێ لە مۆڵێک بێ لە شتێ بێ هاچەند بە پەرۆشی ئەچینیانیان خەڵکە بینین بەڵام ئەمانە زۆر زۆر گەورەیە بۆ ئیماندار یعنی خوا ئەزانێت ڕەنگەمە کۆتا ئۆفەری حیاتمان ئایا تۆ شتێکت کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سێ جار سێ دوعاکات یەکێکیانە فەرمێت ئەو کەسە چەند زەرەرمەندە ئەو کەسە خەسارۆمەندە بۆکو بڵێ لوتی لە عەرز بچەقێک کە ڕەمەزان و فرسەتێکی ئاوەها گەورەیەت ناتوانێت خوا لە خۆی ڕازیکە کەواتە دۆڕاوترین کەسانێک لەم شەوانەیە چ کەسانێکن ئەم ئێوارە ڤیدۆیەکەم بینی هی غەزە ممکنە هەندێک لە بینەران و جەنابتان دیبێتان زۆر مەشهەدێکی غەریب بوو یەکێک لە تیمی فریا گوزاری وتی یەکێکی ڕەفیقەکەی سوێنەخوا ئەڵێ وەڵڵاهی ماوەیەک لەمە پێش بیدایەتی ڕەمەزان بوو ئەم پیاوە سوێنی خوارد کە خەوم دیوە مژدەیان پێداوم 25 ڕەمەزان شەهید دەبم ئەمڕۆ شەهید ئاڵێ چی لە کاتێکە ئەم خۆی یەکێکە ئالەوانەی کە لە خزمەتی خەڵکایە لە خزمەتی بریندارایە ئاڵێ ئەو سەرکەوت ئێمە خەسارمەند بووین لە کاتێکە هەموو ژیانیان لە عیبادەتایە ئەی چه خەسارێکە ئەم ڕەمەزانە بێت و شەوێک لە شەوەکانی تیان نەبێت خوا کە لە هەموو شەوێک لە بەشێک لە بەندەکانی خۆش ئەبێ ئایا بڵێ یعنی بەڕاستی جێی نیگەرانی و دڵتەنگیە یعنی جێی خەسارۆمەندی و شەرمەزاریە کارێکمان نەکردبێت تا ئێستا ئێمە یەکێک بین لەوانەی کە خوا لە مانگی ڕەمەزانە عەفوی کردبێتن دەسوڵ ماوەسایکیان دێمەوە خزمەتە ماوەسا فاروق پێم خۆشە پێویستی قەسیدەیەکی تر بین ئینشاءالله فەرموون سربانی کاروانی عشق دلبری روشن دلان شمعی دیوانی مستان عطربونی منزلان لشادي ومسرور نغمة خين بلبلان بفروش وبقرار لبندار سرشلان مجددا بيكتر والرواجي نما قلان بو پیشوازی دراوستن فرشته وکو خدام چون آخر قلی نبوت روی باخیرم قاپی باخ اخریت سرپشت بخوان دیت کرم یعنی پاکی بدن و شان اتنسر شادی و خرم چاوروانین شمس و حلاج و جنید با چاوی تو
چاوەڕوارم شەمس و حەلاوە جوجونەیت بۆ چاوی تۆ تاوکو هەڵبێنێ ڕووناکی ڕێژەوی کوژراوی تۆ شەهدە گفتەی دوو لێوانت کەوسەری چێژراوی تۆ شەونمە لەسەر پەڕەی شەو بۆ مەی ڕێژراوی تۆ باش و کۆفەدار بێدائیم باخی دەست نێژراوی تۆ بێهۆنیە کە پێتەڵێن پێغەمبەری ئاخر زەمان بە تۆوە کۆتایی پێهاوت زەمانی پێغەمبەران ئاڵای پاشا بێ بڕواکەون بۆ دینێت سەریان نوان ئیمان نرخی دا بە کۆیلەوە لە بەندی ئازاوت کراون ئەمانەی دی عومەر بۆیەوە کوونەکەی بانگی شکاون ئەمانەی دی عەلی واقەڵاون ئەوەی خەیبەری ڕماون دەروێش کزت لێوە دێ بۆ یادی وەک تینووی بەراو پەنجەت دەنە سینەوت وەک دەفبی کوتە پڵی هەناو گیان کە نیشتایە یا خۆمارە دڵکەوتوەتە تەپوتاو کێ ئەڵێ بەدراکە هەڵدێ من ئەڵێم خۆر و هەتاو ئەمان بۆ نەسووتێ لەش بەجارێ وەک پەروانەی بەڵسووتاو تا پێکەنێ گوڵێ بەفۆی شنەی بەیانە تا پێکەنێ گوڵێ بەفۆی شنەی بەیانە لە کاونی کۆ ساڵان و وەڵان شاو سەڵاوتێ دڵ سنتر لە قاوت پەی حەفتەوانە لە بۆی هەناو سەیوار کەمەر بۆ پێشکەشی تۆ ئەی گیانی ئینسان بەندی دڵیان ئەی گیانی ئینسان بەندی دڵیان دیاری ڕۆژگاری نەدا تیرێ و بەباران عەزیزی خوا و بەناغەتا بی ڕۆژی ڕۆژڕان هەڵپێچێ بەزمی خاوەندە ماران هەڵپێچی بەزمی خاوەندە ماران تاوێ ئومیدی تاڵە ڕوونا لە باران تینی دڵی بێتێنگرن کەی چاوی زەخساو هەڵگێری ئاڵای تاڵای دەماران هەڵگێری ئاڵای تاڵای دەماران تا پێکەنێ گوڵێ بەفۆی شنەی بەیانە لە کاوی
جمالي غيبة شدك رحمن وابو نجاتي تتعاوني تابو بزو خوتي وشاوني ونغاو ذاتك يا الله أكبر ذاتك يا النار بأخيارا عالم قر خفتان دوست خبردارا تا دست بدل سازی کوتوی هلستینی بنادي هتي تا خاون كرمي الراو تا دنگی دری مظلوم رزقار بلا مظلومی تا دنگی دری مظلوم رزقار بلا مظلومی پیشکش به قلبی احمد بی پیشکش به محمد بی صلوات و سلام اخوان اللهم صل على الله بخير بيته ودا سخور مامۆستا دیبە بکەینە کۆتا پرسیار لە بەرەی دەرفەتمان نەماوە طبعا زۆر خۆشحاڵ بووم بۆی کە ئامادە بوون لەگەڵمان مامۆستا دوو شتێ زۆر گرنگە یەکەم ئێمە بەرەو جەژنەچین کەسانێک هەن زۆر باش خۆیان ئامادە ئەکەن بۆی کە جەژنێکی خۆش بەڕێ بکەن بەڵام تا چەندێک گرنگە ئێمە ئەوەندە ئاگاشمان بۆنە لە دراوسێکەمان بکەن ڕەنگەنی بێت جژن بکاتەوە یان کەسێک کە هەژارە فەقیرە بۆ ئەوی جژنەکەمان ببێ بە جەژن هەم خۆمان چێژی لە ببینین هەم سودمەندین بۆ کەسانی تر ئەمە بابەتێکی تریش ئەتوانین لە دوای ڕەمەزانەوە بەردەوام بینیان هیچ نەبێک وانەیەکمان لە ڕەمەزان وەرگرت بێ بۆ پەرستش و عیبادەتەکان ئەستا خۆش بێ وڵا دوو پرسیاری زۆر گرنگن سەبارەت بەوەی کە چەندین کەس هەن ئێستا خەمی جەژنی لاتوو بازار لە بیستی ڕەمەزانەوە بەرناکەم ئەوەسا بەڵێ بەڵام حەزەکەم دوو نوقتە بڵێم جارێکیان یەکێک لە کچەکانی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز یەناڵەن بابە بەیانی جەژنە جلمان بۆ بکڕە ئیمامی عومەر ئەفەرمێ ڕۆڵێکیان ئەو ڕۆژە جەژنە کە تۆ گوناهی تیانەکەی ئەمە بەڕاستی دەرسێکی گەورەیە پاشان خەڵکانێک هەن زۆر زیادە ڕەوی و زیادە مەسرف ئەکەن لە کاتێکە خەڵکێک هەیە نانی جەژنی نییە نەک خەڵکێک هەیە زۆریش هەیە
یعنی چەندین ماڵ لێرە نقطەیەک زۆر گرنگە بیڵێن بۆچی خەڵک هەمووی ئەگەر زەکاتێکی ببێ خێرێکی هەبێ ئیخاتە ئەخیری ڕەمەزانەوە خۆ هەر جەژنەکە نا یعنی چەندین ماڵ هەیە دەیان ماڵ من خۆم دیومە بینیومە بیستومە ئەی ناسم ئەتوانی بڵێ تا چەندێکی ڕەمەزان ڕۆشتووە چێشتێکی نەخواردوە نەک مریشکێک ڕەنگە لای خەڵک سیر بێ یعنی چەند ماڵ ئەزانم کە تەلەفۆنی کردووە وەڵاهی مامۆستا تا ئێستا چێشتم لێ نەناوە ئەی چیتان خواردوەتی بەس نان و ئاومان خواردووە چوومە ماڵێکی تر وتی تا ئێستا برنجێکم نەخواردووە هەندێک سڵقی دانا وتم ئەی بۆ نای پێچیتەوە ئەوە هەندێک سوعبەت و قسەم لەگەڵ کرد تەمەنی هەبووتی جا مامۆستا چی تێکەم بۆ برنج هەیە بیکەمە ناوی دەیان ماڵ سەد ماڵ ئابم چاوانە بینیومەکە لەو جۆرانە سەد ماڵ ئەتوانم بڵێم زیاتریش تەواوی ڕەمەزانەکە ئەڕوای یەک مریشک ناخوا مەگەر کەسێک خێرێکی پێ بکات ئەمە دەیوەرە جێژن دڵی خۆشکە با من زۆر سفرەکەم گەورەترەوە ئەمە زۆر مهمە بتوانین جژنێک بۆ ئەم مناڵانە بکەین یعنی ئەمڕۆ تەلەفۆنی کردووە تەنیا هەندێک نقڵ و هەندێک یەک مریشک ئیتر زیاترم ناوێت یەک ساردی ببێ بۆ مناڵەکان وەکو مناڵێکی تر جەژن بکە بەخوا گری بەس تەنیا جلێکی جەژنن بۆ مناڵەکان خۆمان هیچمان ناوێت ئەمە جەژنە بەڕاستی ئەو کاتە جەژنە کە تۆ دڵت خۆش بێ لەسەر سفرەکە دەستە تێی بچە نان بخۆی ئێستا چەند خۆشە جەژنت بۆ چەندین ماڵ کردووە بۆ چەندیش بە ئازارە ئەزانی چەند ماڵ هەن دەستی یعنی نەیتوانی دەستی نەگەیشت چێشتێک بۆ جەژن دروست بکە داخۆخوای گەورە دوعاکەین خی گەورە سەبەبکاریان بێ ئینشاءالله لە وڵاتێکی دەوڵەمەنین پڕە لە داهات و پڕە لە سامانی سروشتی بەچای خۆمانەوە خەڵکە بین ئازارە خی گەورە ئینشاءالله سەبەبکاریان سەدان ماڵ ینی خۆزگە یانەوە بۆ بکرایەت هەر نەک بەرنامە چەندین بەرنامە بەستەنیا ئەزمموی ئەو کەسانم باس بکەین بیان کە ئەوانی بینی ومانن کە چەند هەژارن محتاجی یەک ژەمانە پرسیاری دۆمیان شانبا بە خێرایەک جواب دەمەوە چی بکەین بۆ ئەوەی دوای جەژن ئێمە بەردەوام بین بەڕاستی ڕەمەزان ئەبێ شاحینەیەک بێت ئەبێ گەرمکەرەوەیەک بێت پەروەرد خولێک بوو خولێکی ڕاهێنان بوو ئەم مرۆڤە تایە بەشداری کرد خولێکی شیاندن بوو بۆ دوای ڕەمەزان تۆ چۆن لە ڕەمەزانە ئاوەکەت کە زۆر چینوت بوو برسیت بوو لەبەر خوا کەسی لێ نەبوو ئەسەوم لی و ئەنا ئەجزی بهی کەس چاوی لێ نەبوو ئەو توانی ئاوەکە بخۆیتەوە بەڵام خوا چاوی لێ بوو هەستت بەم ڕاقەبە خواییە کرد و پاشان ئەم حەڵاڵت بۆ حەرام بوو توانیت حەڵاڵەکە نەخۆی دەی دوای ڕەمەزان هەمان كن ربانيا ولا تكن رمضانيا تو رباني بو خواپەرست بە ئەو حجابەی ئێستا کردوتە ئەو نوێژەی ئێستا کردوتە ئەو تەوبەی ئێستا کردوتە با دوای ڕەمەزانیش بەردەوام بێت چونکە هەر ئەو خوایە هەمان خوایە و ئەم ڕەمەزانە ئەبێ شاحینەیەک بێت بۆ دوای ڕەمەزانیش چونکە ئینسان نازانێت کەی ئەمرێت و کەی کۆتایی بە ژیانیت دەست خۆش مامۆستا گیان مامۆستای بەڕێز مامۆستا ئەدیب نەجیب زۆر خۆشحاڵ نەزمەدین مامۆستا گیان زۆر بەخێر بێ سودە ئەوەدان کردەوە بە قسە زەرینەکانت مامۆستایان زۆر بەخێر بێن ئێمە خواحافیزیەکەین و بە مناجاتێک تر کۆتایی بە پرۆگرامەکەیان خوای گەورە ڕۆژ و تاعاتەی باتان لە قبوڵ کە خوای گەورە شەوانی قدرمان بنسيب كما زور جرينجا خوای گەورە شوی قدرمان عفو كريم تحب العفو فاعف عنا کا گۆرە نەگەر دەرفت بی لە کۆتاییە باسی سپۆنسەرەکان حافزی خۆم بگەێنم ئەزیزان دووبارە سپاسی سپۆنسەرەکان دەکەم MK Shopping وهروها باخان حجاب كبروججنا وتوان سودمن بن ليان لامشاني MK Shopping لبازاري كاك أحمد الشيخة فمزبوطي كورة لبازاري باختياري يكم دكاني لشك وهروها باخان حجاب لبازاري أو باريكا لأنهم يدوم دكاني صونوزو صوبيت سپاس بوي كبير المامن بهوا شركي باش بهم ملاك أو ندتك ما وصيان كوتاي ببرنامج كاين هرش وشوقات أنفر بالخير وبركاته شاقة كاري إن شاء الله واتفق أقر لطفيت هبي يا رب إيمان بي بفرجيني
لباوتي سري دنياكم بچاوي دل تو أبينم بهشتم كيل فكرايا ما بستم بندقي تويا أواتم توي إيمانم توي دل عرش وجيت أيدينم أقار لطفك همي يا رب إيمان بفرجينم لغاتي ساي بدنيا كام بچاوي دم طابينم بچاوي دم طابينم عشتم كام
ناراي محمد صلوات الله